لە 10 ساڵی ڕابردوودا واتە لە ساڵی 2012 تاوەکو ساڵی 2022 بەهای دیناری عێراقی بە تێکڕا لا نزمبوونەوەدا بووە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی. لە ساڵی 2012دا 100 دۆلاری ئەمریکی بە 117,000 دینار بوو، بەڵام ئێستا پاش 10 ساڵ 100 دۆلار بە 152,000 دینارە، واتە جیاوازی ئەو 10 ساڵە 35,000 دینارە کە دەکاتە ڕێژەی لە 32. تەنانەت ماوەیەک دیناری عێراقی زۆر لەوە زیاتر بەهای خۆی لەدەستدا، کاتێک لەم چەند ڕۆژەی ڕابردوودا 100 دۆلار گەیشتە 159,000 دینار. لە 2012ەوە تاوەکو 2015 بەهای دینار بەرامبەر بە دۆلار تاوەکو ڕادەیەکی زۆر جێگیر بوو، بەڵام لە ساڵی 2015دا کە عێراق ساڵێک بوو چوو بووە نێو جەنگی داعشەوە گۆڕانکاری گەورە ڕوویدا. ئەم گۆڕانکاریانە کاریگەریان لەسەر بەهای دینار هەبوو. لە چەند هەفتەیەکی کەمدا بەهای دینار هاڕێی کردو، 100 دۆلار لە 117,000 دینارەوە بەرزبووەوە بۆ 143,000 دینار. ئەم بەرزبوونەوەی دۆلار 3 مانگی خایاندوو دواتر گەڕایەوە بۆ نرخی پێشتری کە 117,000 دینار بوو. لە 2015ەوە تاوەکو سەرەتاکانی 2020 جارێکی دیکە بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەجێگیری مایەوە، بەڵام لەو ساڵەدا کە کۆرۆنا سەری هەڵدا و جوڵەی ئابووری لە جیهاندا بەڕادەیەک پەکی کەوت، بەشێک لە کاریگەریەکەی کەوتە سەر عێراق و بەهای دینار جارێکی دیکە دابەزیەوە. لە ناوڕاستی 2020دا نرخی 100 دۆلار گەیشتە 126,000 دینار کە بەلای هاوڵاتیانەوە بەرزبوونەوەیەکی لە ناکاو بوو، بەڵام کاتێک ڕاهاتن بە دۆخەکە لە کۆتای ساڵدا بینیمان 100 دۆلاری ئەمریکی گەیشتە 140,000 دینار. ئیدی لەو کاتەوە دۆلاردانە بەزیوە و بە هیچ شێوەیەک نەگەڕاوەتەوە نرخی پێشووی و بە هەمیشەیی لا سەروی 140,000 دینارەوە یاری دەکرد. ئەگەرچی ساڵی 2021 نرخی 100 دۆلار بە بەردەوامی لە نێوان 144,000 و 148,000دا بوو، بەڵام لە ناوڕاستی ساڵەکەدا و بۆ چەند ڕۆژێک گەیشتان نزیکەی 151,000 دینار. بەڵام هەرچۆنێک بێت خەڵکی عێراق و هەرێمی کوردستان ساڵی 2021یان کۆتایی پێهێنا و نرخی 100 دۆلاریش بەرامبەر 148,500 دینار بوو. داڕمانە گەورەکە لە کۆتایی 2022دا کاتێک لەم چەند ڕۆژەی ڕابردوودا بەبێ ئەوەی هۆکارێکی ئاشکرا باز بکرێت نرخی 100 دۆلار بەڕادەیەکی زۆر بەرز بووەوە و تەنانەت بۆ چەند ڕۆژێک گەیشتە 159,000 دینار. ئێستاش پاشەوەی بانکی ناوەندی عێراق کە تاکە دامەزراوەیە دەسەڵاتی دیاریکردنی بەهای دراوی هەیە چەند ڕێکارێکی گرتا بەر و بەهۆیەوە ئێوارەی ئەمڕۆ لە کاتی داخستنی بازاڕدا نرخی 100 دۆلار بەرامبەر 152,250 دینار بوو، واتە بەراورد بە ساڵی 2012 دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە 132 بەهای خۆی لەدەستداوە.